سڵاوتان لێبێ ئەم کاتان باش دیلمان خەسرەوم لە بەرنمەیەکی دیکە ئێستاتیکاوە هاتمە وڵاتان ئەم جاریان هاتومەتە لای کەسایەتێکی مادوونەناس کەسایەتێکی هەوڵدەر کەسایەتێک کە بۆ کورد و کوردستان لە ڕابردوودا هەوڵ و خەباتی یاوە ئەم گەنجێتی خۆی کوردە قوربانی ئەو دەستکەوتە نەتەوەی و نیشتیمانیانەی کە لە ئەمڕۆی هاوڵاتیان و چین و توێژەکاندا کە سەرکەوتنی کوردستانیشی لێکەوتوێتەوە باس لە شێخ محەممەد سەرگەڵۆیی دەکەم وەکو کەسایەتی شاری سلێمانی لە بەرنامەی ئێستاتیکاوە لەگەڵمانە دەچینە نێو وێزگەکانی تەمەنی بەڕێزیانەوە بەڕێز کاک شێخ سپاسی بەڕێزتان دەکەم سپاس بۆ ئاوەڵاکردنی ئەو دەرگایی کە لەم بەرنامەدا بتوانین لەم دەرگاوە بچینە نێو وێزگەکانی تەمەنی بەڕێستانەوە لە خزمەتان بەخێر کاک شێخ من لە بەرنامەکەدا زۆر جار دەچمە نێو نۆستالۆژیا دەچمە نێو ڕابردووی کەسایەتیەکانەوە لەو کاتەوە کە وێزگەکانی تەمەن لەو کاتەوە کە هەست بە شتەکان دەکەیت زۆر جار لای ئێمە کە پرسیار دەکەم یەکێ دەڵێ لە 3 ساڵیەوە لە بیرمە چی ڕوویاوە یەکێ دەڵێ لە 4 لە 6 تا کۆتایی جەنابتان لە چەند ساڵیەوە یادگەتان بۆ دروست دەبێت مەبەست بیرەوەریەکانە من لە متەوەسەی جمهوری بووم لە سلێمانی کاتی خۆی چوومە یشتی قوتابیانەوە سەردەما تازە کول بەرەو دوو کەربوون و شتیوا ڕۆیشت لە یشتی قوتابیانەوە سەردەما هەموو یەکین بوو یەک هێز بوو یەک این بوو لەوێ ئیشمە کردووە بووم بە فترەیە بووم بە مەسئولی متەوەسەی جمهوری و بەشی ناوخۆی باشە سلێمانی من پێش ئەوە باز لە مناڵی دەکەم لە چەند ساڵی مناڵیەوە یادگەی خۆت لە بیرە من ئەتوانم بڵێم لە 9 ساڵی و 10 ساڵیەوە زیاتر 9 ساڵی و 10 ساڵی زیاتر لە 2 بدایی لە 3 بدایی لەو کاتەی کە 9 ساڵی و 10 ساڵیدا یاری دەکرد یاریەکانی مناڵان یاری مناڵیمان وڵای ئەمە دەر لاسیکمانە بوو خۆچخانیمانە بوو پولێنمانە بوو پولێنمانە کردیتر ئەو شتانە بوو سەرەتایی هەلوچێن بوو ئیتر شتی هین بوو لە کامیانە باش بوو شێخ من لە هەلوچێن زۆر باش هەلوگیان باش زۆر جار لە هەلوکێندا کە هەلوکەکەت دەوەشان چاگە ڕۆژ باش شتێکی کە هەبوو سەرکێشی و کاک شێخ گرتنەوەی هەلوک گرتنەوەی هەلوک وانە ئەوانی کە هەلوکەکەت بۆ دەوەشان لەو سەرەوە من دەبەروی چەپلەرم چەپەردایم بەخۆتن بە چەپلەر باشە هەلوکت نیاوە بە ناوچاوی ڕەفیقەکانتە زۆر جارەوە خۆ ڕاستەکە تۆ نەبوویت بەس ئەوان بە حکومەتەوە یان نا بە ناوچیان یا برینایانە کرد یاری چی کەتان چی یاریکەتانە کرد وایتر تۆ بێن هەبوو فوتبۆڵ بەسا یاریگایشی بچووکمان هەبوو لەوێ یاریمانە کرد مامۆستامانە بوو زەری لە فەندێکمانە بوو بۆرسی بۆ عەرەب بوو تر تیمی مامۆستاکان و ئێمە و ئێوارانە چوین ئەسران لەو پەڕی سەرگەڵ و مەتخەری سەرگەڵ و لەوێ یاریمانە کرد یاری تۆخێن هەر لە سەرگەڵوو بن پێشتریش بەڵێ منە لێرە دای باسی ساڵی چەندم بۆ دەکەیت من باسی ساڵی 1950 و 58 بووکە 58 بەڵێ باشە لەو کاتەدا یاریکردن و با بڵێن ئێرە شوێنێکی هین بوو ینی ژیانی تیا ئەکرا بە تەواوەتی ئەو سەردەمە 400 بۆ 500 ماڵی لێ بوو ئەو سەردەمە تا 6 بلایی لێرە خوێندرا 6 تەواوە کە 6 سەرەتایی جاچوو بۆ سلێمانی لە ناوەندی داوامی کرد حوت هەشت مامۆستایە بۆ دایم ئەو سەردەمانە وە سەرگەڵ و یەکێک لەو شوێنانەیە کە لە بیدایەتی سیەکانەوە قوتابخانە و خەستەخانە و پۆلیسخانەشی تیا بوو ئێستا تایەتی ئێستا هەموو شتەکانی ئێستا زیادی کردووە ئێستا تا 6 ناوەندی
لێرە خوێنن باشە پۆلیسخانی تایە شارەوە سەرکات شارەوانی تایە مەکتەبی عامەی تایە شتی زۆری تیانی وەکو سیواتی ناحەیەک سیرەکرێ بەرز مدیری ناحینێ لە پەنجاکان و شەستەکاندا جادە و ڕێگەوبانتان هەبوو نەخێر بە وڵاق هەر بە وڵاق ساڵەکانی کۆتایی هێشتاکان هەر ناوڕاست هێشتاکان هەر بە وڵاق ڕقات سوێ کرد لە ناوڕاست هێشتاوەکان هێشتا و سێ هێشتا و دوو هێشتا و سێ لە وتوێژی یەکێتی حکوومەتی عێراق دۆساکە عومەر فەتاحی بوو مهندسی دارە مەحەلی بوو ئیتر سەرپەرشتی ئەو زادەی کرد ئەو دابانمان فەتح کرد بۆ بەرەو سەرگەڵوو باشە زۆر ناخۆش بڕێ هاتو چۆ دەکرد بۆ خۆت لەو سەردەمەدا بۆ سلێمانی بەڵێ بەڵێ بە پێتان بە پێ سەرگەڵی بە پێداگەڕ ڕەفقەکانی مناڵیت کێ بوون کاک شێرکۆی شێعەلی بوو عەبدوڵای مەلا ڕەسوول بوو کاک مامۆستا کەمال بوو مەجموعەیەکی ئەو سەردەمە خۆش بووین بە علاقاتمان زۆر باش بوو ئێستش ماوە و ڕەفاقەتە هێندێکیان شەید بوون هێندێکیان نەماون هێندێک ماون ڕۆحیان شاد بێ ئەوانەی کە ماون ڕەفاقەت و پەیوەندی و باسی یادگەکان دەکەنەوە نا بە حکمی علاقاتەکان مەسەلەن من خۆم لە گەنجێتیەوە کە بەرەو شاخ و پێشمەرگایەتی ڕۆیشتی مترەوان لە شار تۆ بتێنێتەوە ئەفکار و بۆ چوون و شتەکان جیاواز دەکاتەوە بۆیە ئەو ڕەفیقی مناڵیە بۆ شێوێ نامێنەکان بوو بەڵام ئێستا باشترە لە جاران ئێستا زۆر باشترە ئێستا هەندێک جار گوێ بە لایەنە حەزبی و فکرە حەزبی و ئایدیا حەزبیەکە نادرێت هەوڵ دەدرێت لایەنە کۆمەڵایەتەکە پتە بکرێتەوە پێم وابێ حیزبوشە زۆر دەوری نەماوە بەس ئێستاەوەی زۆر دەوری هەبێ کوردایەتیەکەی هاوڵاتیان چین و توێژەکان لەوە گەشتون کە چەکێک و سەرکەوتنێک هەبێ بۆ هەر هەمومان کوردایەتیە بەڵە ئەوەی کە گرنگە ئینسان بە قەناعەتی من وڵاتی خۆی خۆش بێ تازە خۆ باوی شانە و شانەی سەرجی و ڕێکخرا و نازەم ناوچە و ئەم شانە نەماوە بەڕاستی خەڵک بەڵێ هەستێکی تریە ئەوە ستانی خەڵک گۆڕاوە باشە بە حکمی ئینتەرنێت و بچووبوونەوەی دنیا تۆ بە لەحزەیە حزبی بێ حزبی نەبی ئاگال لە هەموو حەلسەکانی دنیاە باشە یادگەیە جەنابتی لێرە هێشتووەتەوە یادگەی ڕابردووە کە تۆ ئێرت بەدڵنیایی لە بڕۆی لێرە دایک بووم و منەر خۆم قەناعەتم وا بوو سەرگەڵم زۆر خۆشەوێ و ئەوەی بۆشم کراوە لە سەردەمی دەسەڵات و لە هەبوونی برادرانی هاوڕێم کە سەرپەرشتی کوردستان و وەزەکانیان نەکرد هەموو شتەکان من بیدایت بۆ کرد مەسەڵەن یەکەم جار جادەی قیرمانی ناو بۆ ئێرە لە ساڵی چەنددا ساڵەکانیشم پێ ساڵی 2000 تقریبان 2001 مەزاری 2003 مەزارێکمان بۆ سەرگەڵ کردووە لە سەرەوە بە خوارەوە زەم 800 بەو ئاستەنگ و شاخ و داخەشانی هەردوو لە سەرگەڵ و بە ڕۆژ و نووسەیە ناوی سەرگەڵ و هەموو پیسایی و پەین و شت و خاشاک بوو ئێمە مەزارێکمان بۆ کردن بە 2 مەتر بەرز و 2 مەتر پان تا سەرەوە سا ئاو هەر هەموو شتەکانی بردو پاک تەمیز و سەرۆر سیاری پیاڕۆ باشە ئەمە ژێکەکە لە خزمەت پۆلیسخانەیمان بۆیێنان پۆلیسەکانی شار خەڵکیم ناوچێ بوو تاینمان کرد بنکەی تەندروستی بنکەی تەندروستیمان هەیە بەڵێ مەکتەبی عاممان هەیە باشە ئەتوانم بڵێم هەموو سفاتی ناحەیەکەیەتی سەرگەڵ کە شارەدەیە لە سەرگەڵوایە ناڵم بەس بدی ناحینێ بنیش بدی ناحەکەی باشە یاخۆتە من درێژوی جا بۆ ڕاوێژ و ڕاگۆڕینەوە و ڕاوەرگرتن دێنە لای جەنابتان خۆی خەڵکی سەرگەڵ و بەعام خەڵکێکی باشن ئەو خەڵکێکن بەڕاستی هەر نیشتمان پەروەرن و لە سەرەتای شۆڕشیشەوە تا ئێستا لە هەردوو شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێ یەکێتی هیچ خەڵکی جاسوس و خۆفرۆش و شپەتیان نەبووە بەعام خەڵک زۆر دڵسۆز بوو مەسەڵەن من بیرم لێ لە سەردەمی شۆڕشی ئەیلول خەڵک لێرەوە بە وڵاقی خۆی تەقەمەنی و شتێ بە خواردن و بۆ سەری هەلاج و سەری دابان بۆ پێشمەرگەکان و خزمەتێکن و معدەل ناو سەرگەڵ و هیچ ئێوارێک نەبوو خەڵکی ئێرە میوانی پێشمەرگەی نەبێت خزمەت پێشمەرگیانەکە لە سەردەمی شۆڕشی نوێژ یەکێتی بوو بە مەرکەزی سەرکردایەتی لەبەر ڕاگەیاندن و خستخانە و مەکتەبی سیاسی و ئەوانەی لێبوو پێشتیش مەڵبەندی لێبوو باشە لێرە ینی ئەم شوێنەی کە ئێمە بەرنامەی تێدا دەکەین ینی شوێنەکەس بەرزە دەڕوانێ بەسەر تەواوی سەرگەڵوودا لێرە وەستاویت و لەگەڵ شاخ و داخەکانە قسە بکەیت و یادگە و یادگەکانە هەڵیتەوە وڵازە پیا و سێری هەر شوێنەکەوێت بیارگارێک دیای هەیە بڕاستی دڵی لەگەڵا دەکەیت
لەگەڵ شاخەکانە بەس لە خیاڵی خۆتا خۆ من شاعری مۆشتارین کرد بەس ئەمە یادگەیە زۆر جار تۆ دەردەدڵ لەگەڵ شوێنە شوێنەکەی بینی کاتی خۆی بە مناڵی بەگەنجێتی سوێ یاری تیا کردو لە کاوشاکە ڕێواستێنەوە بارزت دێنەوە بۆمەشت بیرەکەوێتەوە لە پێش مەگایش ئەشکەوتەکانت بیرەکەوێتەوە لەکوێ خۆشاوێتەوە لەکوێ سەغڵ بووی لەکوێ ڕاوێن ناوی لەکوێش تەقەت کرد ئەو هەستم پێ بڵێ کاکشێخ ئەی هەستان چۆن بوو لە خۆشاردنەوە لە شوێنێکی بەو شێوەیەدا کە ئەشکەوتێک بوو یعنی ئەو ئەشکەوتە وەکو ئێستا نەبوو خزمەت و خەنەفە و وەکەڵەیە ئەوە یەکیە بێوانە هەرکومباریشی لێ گومباریشی لێنی گەڕاکوتا ئەشکەوت لە هەفتاونەوە ئەشکەوتێک لە پشت ئێرەوەیە بە سیسلی هەلازوێ لەو سەر هەنگ لە گۆزە لەوێ ئەشکەوتێک و سی پێشمەرگە بووین بە درێژایی سی چوار مانگ لەوێژیای باشە بە شەو دەرەچوین بۆ دیوی سووداش و دوکان و یا دیوی سەرگەڵ و سێکانێنوانە و بە ڕۆژ بەری بەیان دەچوینەوە ئەشکەوتێک یعنی ئێستا ئەوەم پێ دەڵێت کە ئێمە بەڕابردوو بە ئێستاشەوە دەمانگوت شاخەکان دۆستی کوردن بەڵەوەیە وایە ڕاست قسەی جەنابتان بەو شێوەیەمان بۆ ڕاست دەکاتەوە ڕابردوو بەتاکی ئێمەگەر شاخۆشکەوت نەبووە پەڕووباڵیان نەکردین ئەم هەرێمە و باشترین ئاوا و کیانی کە هەمانە کە کوردستانە لە شاخەکان و لە ورەی پۆڵایەنی چەندین پێشمەرگەی وەکو جەنابتانەوە دروست بووە وانە باشە باسی دایک و باوکت پەیوەندیت لەگەڵیانە چۆن بوو وە زیاتر لەگەڵ کامیاندا پەیوەندیت باش بوو وەکو هەر کەسێک من خۆم تاقانە بووم تاقانەمە بوو برام نەبوو و لە هەمووشیان گەورەتر بووم بۆ حکومە زۆر نازیانە کێشام زۆر چاوێن لێمە بوو بە تایبەتی من حوت خوشکت هەبوو بەڵێ تاخەبراش بوویت هەشتمە بووی چیان من حوتی مایەوە ئێستا لەگەڵ خوشکەکان تا پەیوەندیت هەیە زۆر پەیوەندی باشە سەردانکردنەوەوانتان هەیە چونکە تاخەبرا زۆر خۆشەویستە لە لای خوشکەکان وانە باسی دایک و باوک دایکم یەکێ لەو کەسانە بوو کە ژنێکی زۆر خزمەتگوزار بووە چی پێشمەگایەتی کردبێ و ڕووی لە منتقەیە کردبێ بە شۆڕشی ئەیلول و تازەوە ئەوە ماڵ ئێمە و دایک ببینیوە خزمەتی کردوون خانمێک بوو ینی خۆ ناخۆشی زانوەستی دایکی خۆی بکە بەڵام ناش جێشانازی بەڵام پێم وابێ ئەو دایکە دایچێک بوو دایکچی هەر ناوێ نابوو دایکی پێشمەرگەی کوردستان ینی بۆ هەموو کەس ڕۆژانە دەیان میوانە هات نەڕووی گرژە بوو نەبێت تاقەت دەبوو وەرخەی هەر لێرە لەسەرگەڵ و هەر ماڵێکی ژنی بێنایە دایک مەسوب سەرپەرشتی چێژ لێنانەکەی ماڵتان لەکوێ بوو لێرە لە کاشێخ لەسەر ڕازی دیەکەکانیشتی یارسەرکانی ئێستا ماوە ئەو خانوە بەڵێماوە باشە ئەوە شێخ جەمال لەبێ دوایی لەگەڵمان نابێت شوێنەش وەرگین باشی گەورەیتیایە باقیتیایە لەوێ دامانە بە خزمێک وەڵە باشە دوای بچن ڕستمی بەلوعەکان و ئاوەگەڵە قوڕێ و باشە ئەی بۆ خۆت دەچیتەوە ئەو شوێنە زۆرم بڵێ وانە زۆرە خزمێکی خۆمانی باشە بە چه سیفاتێکی دایکت سەرسام بوویت بە تەحملەکەی بە سەبر بوو لە ژیانە تووڕەبوونی نەئازانی لە ژیانە جنێوی نەئازانیانی فێر نەما سیر بوو ژنێک وەک بێسو مەلایکەت ئیتر بە زمان پاراو بوو بە کۆنا کۆچی دوایی کرد ڕۆح شاد ناخۆشێکە ژۆ کۆچی دوایی کرد من لێرە نەبوو ڕێگای تیارۆمەیارەش گیرا بوو لەرەم دەربووم نەمتوانی بێمەوە سەر بەشداری ناشن و مەراسیمەکانی بکەم بەڵام لەنەوەش ناخۆشتە بوو سەردەمی کۆرۆنا بوو نەیانێش خەڵک لە خەبرستانەکە دەزیکەوێتەوە ئیترە بێ لێرەوە سپاسی دکتۆر تا ڕسوڵ و کاک شێخ جەمال و ئەو برادرانە بکەم کە چەند پۆلیسمان هێکن بەڵام هەرچوو لەسەر گۆڕەکەی و هەر بە خەمخۆریەوە ناشتیان و تەسلیمان شتێک هەیە کە بۆ دایکتت نەکردبێ و عەزیەت هەیە بە پێم وا بێرچی ویست بێتی توانی بێتم بۆم کردووە نانە بەس پێشمەرگایەتی کە زۆریان دڵ پێمەوە بوو زۆر بە دوام ئاگەڕام بە تایبەتی باوکم زۆر خەتێژی زۆر مەسەڵەن چوون بناری کۆسرەت ئەوسا پێشمەرگە کەم بووە 15 کەس بوون 20 کەسێک بووین لە وڵاتەیە مەسەڵەن 20 لە بناری کۆسەتم دێبەری کە من ئەچمە باوک لە منی ڕۆی لێرە بوو ئەم کەس باسی نەکا بڵێوم دیوە ئیدر ڕۆیشمە دێژ دراخی مانجێک 10 ڕۆژ 20 ڕۆژە سوڕایە کە مەویزە بوو ئاهاتەوە بووە باشە کاشێخ من دەڵێم دایکەکانی ئەوسا خوێندنیان نەکرد بوو نەخێر هیچ وانەیەک و زانکۆیەک و پەیمانگایەک و هیچیان نەخوێند بوو بەڵام پەروەردکارێکی باش بوون ئەقەزایی بۆ پەروەردگارێکی باش بوون چونکە مسڵمانێکی باش بوون خەڵکی زۆر باش بوون و پەروەردشیان لە باوک و باپیرەوە لە نەنگ و نەنگە گەورە بۆ هاتووە ئەم حیزبی ئیسلامی شتانە نەبوو چاواشیان کارێکە بەلایەکە بڕوە
ئێستا زۆری ئیسلامەتیش گۆڕاوە شاران خەڵک لە دەیەکا یەک مەلا هەبوو چی قسەیە کرد مەلاکانیش هەموو معتەدیل بوون مەلای تونڕەو نەبوون شتیوان نەبووە مە ئەو دژی ئەو دژی ئەو کە مەلایەک فتوایەکی دایدر هەمووی جێبەجێیان نەکرد مەسەن لێرە سەرگەڵ و مەلایەکی لێبوو مەلا ڕەسووڵی تەلانیان پێگوت پێش زۆر عالم بوو بە سەدام فەقێ لەژێر دەستی ئەو تەخەڵوجی کرد و ئیجازەی مەلایەتی وەرگرتووە ڕۆژێک لە ڕۆژان وتارێکی سەرکێشانەی نەبووە خەڵکێکت تەبا من ڕێک و پێک بن بازاری خەڵک مەدەنی زیاتر بۆ ئیتیجا ڕۆژن ئێستا زیاتر بە ئیتیجایی دینیە متەتەڕیفەکە ئەم دژی ئەو مەسەب و ئەو مەسەب دژی ئەو مەسەب و لەبەر دینی ئیسلامیشان تێداوە یعنی قسەکەم لەسەر ئەوەیە دایکەکان نیەت پاکیان هەبوو زۆر جار کە هاوڕێکی تۆی دەبینی کە تۆش دیار نەبووی تا ڕەنگی تۆی لە هاوڕەکەت دەنا هەر وەکو تۆی بینیەوە بوو ڕاستە ئەوە هەبوو هیچ خەڵە با بڵێن ئامانەتێک هەبوو بینێریتەوە بۆ دایکە لە شاخەوە لە شاخە وەڵام مەگە خوڕبەسەری مەلار جاریشان هاتینەوە لەگەڵ مامەسا عەبدڵای ئێستا لە ژیانە لە سلێمانیە زوو مەسوولی مەڕبەندیەکی سلێمانی بوو مامەسا عەبدڵا و دکتۆر خدر و مەجموعە حاکم عومەر و هات چوین بۆ ماڵیەمە کە چوین بۆیە مامەسا عەبدڵا و تێرە عەمەرخان ماوە عەمەرخان نەنچی من بوو باوکی وتی چۆنێ ناسی هەر دایکی باوکم بوو هەویشتی وەڵام من بووکەکەی ینی دایکم وتی شیری داومێ دایک خۆ منم لێرە دایک بوو باوکی پۆلیس بوو لێرە ئیتر وەکو فیلمی هیندی لێیان لە ماڵێمە پڕبوو لە ئاو یادی کۆن و مامەسا عەبدڵا لێ بوو بە برام بوویت جگەرێکە ڕەفیق بووین بە برایەکیش باشە ئەم برای شیری و خوشکی شیری ئەومانە هەبوون بەڵێ چەند خوشکی شیری و برای شیریت هەیە لێ نازانم بەس مامەسا عەبدڵایش بۆ حیکایەتە مناڵەکانی ئەوسا بە حکمەی زۆر جار دراوسێکەکە دەیوو با مناڵەکەم لەلاند بێت تا ئەڕۆم بۆ نمونە تا سەرکانی وێمەوە وانە گۆزەکە پڕەکەم وێمەوە لێ نازانم چونکە بەڕاستی من زۆر لەگەڵ دایک و باوکم کە گەورە بووم زۆر نەژیاو مەسەن لە ژێر چیمتەوەسەوە ئینسان سەنە 12 ساڵە ڕاستە چوومە سلێمانی بۆ مەکتەب لێوە دواوە بوومە پێشمەرگای تر لە پێشمەرگایەتیشەوە خۆتۆ کەممە چێمەجار نەبووە ئەنجا لەبەرەوە بڕین ژووری دانیشتن و دیوەکان زیا بوو ئەو سەردەمانێنی دائیم میوانمانە بوو خەڵباڕی لێ بووین قەت نەبەرژاوین سەرەوەکە دانیشی نیادێکی کۆن من لەگەڵ شێتێکە بوو شیریشیەم خواردووە شێشی داوم باز نەکراوە ڕاست ئەوەی مامەساڵداش کە باسم کرد بەو تەریقەیە بە سوتفا وتی شیری ئەو خوێن شیری داشی منی خواردو نێزانی ئەو ژنەیە ڕاستە ئەی لەگەڵ باوکتا باوکم پێوێکی ڕاوچی بوو زۆر کەمەکەوتەوە ماڵەوە قەت لە ژیانە بزلی نەکوشتووە حیوانی نێری پیریە کوش بەڵام زۆر محافەزەیەکن بەس هیچ ڕۆژێک بێ ڕاویداری نەکرد لە ژیانی دایم لە شاق بوو پیاوێکی سەخی و دەستپاک و دڵپاک بوو بەڵام باوکم دەماری عەسەبیەتی زۆرتیا بوو کاکشێخ من ئەم واقعە لە خاڵێکمان ڕووی خاڵم بە فەرەنجیەکەوە ڕۆشت بوو بۆ ڕاو باشە کە ڕۆشت بوو فەرەنجی لە بەرابوو بوو لەو سەرەوە بەفرێکی زۆر تێی کرده بوو کە بەفر تێی کرد بوو تاوان ئێمە فەرەنجی بۆ گەرمکردنەوەیە بەکاریهێنی جەنابتان باشترە وانە کاتبوو ڕێکەی لێگیرا بوو هەر لەسەر شاخەکەەوە حرمەتەن قاچی کرد بۆ ناو فەرەنجەکەیە خۆی خسبووە ناو فەرەنجەکەەوە لەسەر شاخە و خۆی بەرابووەوە تا خوارەوە باشە زۆر جا فەرەنجەکانیان ئاوا بەکارهێنا ڕاوچیەکانوانە وەکو ڕەحمەتە لێبێ جا ئەوانیش لەوانەیە لە کاتی ڕاوکردنە چەندین یاد و یادگەی خۆشە بێت یا ئەو کاتێک کە دەڕۆشتن ڕاوێکیان دەکرد و بە دەستێکی پڕەوە هاتنەوە خۆشترین مژدە بوو بۆ ئەوان من جارێکیان کە خۆشترین ڕاو گۆشتم خوارد بێ بەڵێ 4-5 زەلالی حاجی حەسەنی خوارێ خۆش بێ شەهید بوو لەگەڵ حەمەد چاوشین خۆی خەزووری کاک لاهوری شێزەنجی بوو ئەو پورزان بوو وەکو باوکم سەیرمە کرد گەورەمان بوو مختەفی بوون لە سلێمانی و هاتبوون ماڵمان لە بەرگەڵ بوو بۆ لای لە ماڵ ئێماژیان بەس کەس نەیەزانی باوکم بەیانیان زووی بردن بۆ ڕاو بۆم شاخەی پشت ئەمبەرەوە ئەیبن بۆ ڕاو شەوان هاتینەوە لە ئیسراحەتیانەکە ڕۆژێک منیشیان برد چکە چوین بۆ ئەوێ باوکم چوو ڕاوی کرد جیسێکی کوشت لێ ئاوی لێ نیە شتی لێ نییە وتی ئێستا عیلاجیەکەم هەر مائیدەی حیوانەکە سشی حیوانەکەی هەڵگێڕایەوە دیوە پیسەکەی دێت دەرەوە نییە هەرچی گۆشتەکەی وردی کرد بە قەمە و قسێ ناو ورگەکەیەوە
بەڕی خۆڕی حیوانەکە پێچوی قسێ سەر ئاگرەکە ئیتر بە پشکۆ دایپۆشی جا تۆزێ بخەونی ساحات بکە دوای گۆشتەکەی خۆش بوو کە هەستین ئیتر پیازی تێکرد بوو تەماتی تێکرد بوو لەگەڵیا خۆشتی گۆش بوو کە بە قەمەکە ورگەکەی دەرێ ناسووتێتەبی قەت ناسووتێ ورگە بە قەمەکە ورگەکەی هەڵبووی هەم بوو بە سفرە هەم خۆشتین تامی گۆشتکەمە خواردبێتم ئەوە بۆ لە ژیانماکە قەت بیر ناچێتەوە ینی باوشم وتێم و حیوانێک گۆشتەکەی لە ورگەکە جێگای بێتەوە بەس ئەمەش بۆ تەجروبەیەک بۆ ئەوەی کە زۆر جار زۆر ئەوانە حیوانێک سەر دەبڕیت و لە کات و ساتێکیەوە بە تایبەتی تر کوڕ بە حکومە جەنابتان تاقە کوڕی باوکت بوون کوڕ پەیوەندێکی تاواتی لەگەڵ باوکیان باوکیشت بوویەوە بە هێزێک و ئەڵێ وەرەیەک بۆ جەنابەت وانە ئەوە چیت لە باوکت وەرگرت وڵا بڵێم چیانی بەس خۆشە بەخوا باوک تووڕە بێ باش ئەو سەردەمە من ناتوانم زۆر دیبنماسی شتی پێ نووسێنم باوک زۆر حەلاقەی نەبوو دانیشێ نەسیحەت بکە و دانیشێنی بکە بۆ خۆت چاودێری تەسەڕوفەکانی بکەی ئەوەی خراپبوو نەیکەی ئەوەی باش بکەی چەند جار لیاویت قەت لێ ناوەڵە ئەی چۆن جارێکیان قسەی پێوتی جارێکیان بەردێکی تێگرتم کەرسەگەڵ وڵا کەرسەگەڵش نازانم چی بوو بیر نەماوە نازانم بۆ چییە گریام کەرسەگەڵێکی تێکردم بە مناڵی بەس کاشێک وەڵڵاهی لیانی باوک زۆر سۆخۆوانە من هەزار ڕەحمەت لە قەبری باوکم یعنی کەلی ئێیان بە ئێستا شەوانم لێوەگرتووە لەوانەیە لە کاتی خۆیان گریابین بێتاقەت بووبین وانە هەندێک ناشکریمان بۆچی وانە ئێستا ئەزانی باوکت بۆ تووڕە بوو لێ وانە ئەو لە خەریجی دەستی لە قوڕای و خەریجی خانە دروستکردنەوە لەو کاتەیە خەریج هەوا هۆسی خۆم بوو وانە داوای شتێکی کە ماشەڵڵا مناڵێک ئەوەی دە مناڵ هیلاکێ کردی وانە ئێستا وەکو ئێستا نەبوو لەوانێت تو ئێستا مۆبایلێک بی بەدەست مناڵێکەوە سەرقاڵ بێت وەرە ئایپادێک لێت بە سەردەمیەوە نەبوو ئەی لە ڕووی ئیشکردن و جووتیاری و با بڵێن کار و کاسبیەوە هیچت کرد؟ ئێمە کانیواوێکمانە بوو لەو شوێستانە تووتنمانە کرد تەماتە و بامێشمانە بوو تایبەتی وارداتمانە سەر تووتن بوو تووتن و ترێ جووتیاریت کرد بەڵێ من زۆر جارچوم بۆ ئاو داشت نوشتیوا منەچوم ئەو مەداشت کە زۆری دوور بوو زۆر ناخۆشە ئێستا بە پێ بڕۆ بە سەعاتمی ئەنج ئایگە هەموو شێورازە بوو بەیانیان زوو گەنجتر بوویت پێشوی ڕۆژ هەڵبێ بگێ پێش ڕۆژ هەڵات بگەی بە فێنچی تەماتەکان تووتنەکە ئەو دێ و کە گەرما لێ بوو بیرتەوە جەجارێ بوو ئاوەکە کەمە بوو بەشی ناکرد پێ هەروتە بوو ناگرێ بە دیارەوە پڕ نابوو وەکو ئێستا نەبوو بتوانانی بیر لێشم کەم کردەوە ڕاستی زۆرم نەکردەوە بە ساوینەکە هاتمەوە ئەسووم هاوکاری باوکمە کرد باشم بێ قەزا بێ خۆ لەبەر ڕاوە حیوان و ڕاوەکە و کەسی بیر نەبووە باش ڕاوەکەی کردوی هێنایەوە بۆ تاوان بەڵێ سەردەمە کەوت زۆر بوو یەکجار زۆر وایە سفرە و خوانی بەردەوام قەرباڵخەکەوانە باشە ئەی کاکشێخ من دێمە سەر هەندێک بابەتی دیکە لەگەڵ جەنابتانە بەس دەستور و قانونی بەرنامەکەی من وایە کە حەزەکەم گوێ لە دەنگێکی ڕەسەنی کوردی بگرم جا لەم بەرنامەی منە گۆرانی کوردی جێ بێتەوە باشە بە حکمەوەی ئێمە دەمانوێت پامێکی کوردانش بگەێنی دەمانەوێت لەم بەرنامەدا نەبینە هۆکاری دەروون ئاڵۆزی بیسەر و بینەرەکانمان دەمانوێت قسەیە بکەین کە هەموو کەسێک خۆی لەو قسانەی ئێمەدا ببینێتەوە گوێ لە دەنگی چ هونەرمەندێک دەگریت محەممەدی ماملێ باشە بە شارەکانی مامۆزایە منەوە بەس بە شعرەکان ئەیوت چی ئەمن لە دنیا تا بمێنم لەبەر کەس ئەستەما سەردانایەنم کەچی سێدە داوی بچتۆدا بڵم گرفتار بوو نابسێت جوانی گیان بۆ وادێکردم
کاکشێخ مامۆستا محەممەد ماملێ بە ئێستەشەوە گۆرانەکانی بۆ ئێستا وتراوە لەوانەیە جەنابتان باسدا ئەو سەردەمە بکەن کە مامۆستا محەممەد ماملێ لە دەنگێکی ڕەسەن و دەگمەندا بووە وانە بە ئێستەشەوە ئێمە بەشێک لە جوانیەکانی کورد و کوردستان وەکو موزیک و هونەر ئەم دەنگە ڕەسەنانە کە جەنابتان دەڵێت مامۆستا محەممەد ماملێ یادگی لای جەنابتان دروست کرد من میوانی بووم لە مەهاباد خێزانێکی زۆر بەڕێز و خانەدان بوون بەڕاستی داوێتی ئامینەکانی خێزانی هەر کە مەجلیس دروست دەبوو بە لەبەر سەماڕەکەدان جودا هەمە ڕۆڵە گۆرانیشیان بۆ بڵێ بەندێکیان بۆ بڵێ ئەواشێکی وایە چیەوت لە مەجلیسەکانە و شێرانی ماملێ ئەو شعرانە بوو مامۆستا هێمن شعرەکانی مامۆستا هێمن مامۆستا هێمن بوو زیاتر بەڵام پیاوێکی خۆشمەشە پیاوێکی زۆر نیشتمان پەروەر پیاوێکی زۆر چاک بووێنی یەکێک لەو کەسانی کە کە سەردەمی شاوە پیاوێک بوو نیشتیمانی بوو ینی پیاوێکی بوو خۆفرۆش نەبوو سەنجین بوو ناو خەڵقایانی پیاوێک بوو شایانی ئەوە بوو کە بیبینی دەستیەوە ئەوان لە ڕابردوودا بوونەوانەیەکی ڕەسەنایەتی کوردستان بەڕێسا لە عێراق مەسەرەن خەڵکی وەکو تار تۆپیق و ڕەسوو بێزارگەردی و ئەمانە بەڕاستیان نیسان بینیانە لە ئێران حەسەن زیرەک و ناسیرە زازی نەبوو بن ڕابردوو هەر باشە هەیە تاری خەلیلی ئەمانە هەموو خەڵکی ئێوە زۆری تەمەتان لە شاخ بەڕێ کرد لە شاخ بە ڕادیۆکانەوە گوێتان لەم گۆرانیان وانە لەو کاتەدا کە گۆرانەیەکی مامۆستا تایر تۆفیق مامۆستا محەممەد ماملێ مامۆستا حەسەن زیرەک ئەم دەنگە ڕەسەنانەی کە هەبوون لەو کاتەدا کە لێ دەدرات چه هەست و ئیحساسێکی بە ئێوەیە لە سەرکەوتنێکە کە لە شەڕێکا سەرکەوتی یا لە کەمینێکا سەرکەوتیان دەرەچوی لە شڕێک نەئاکوژای کە گۆرانێک لەو گۆرانە گوێ لێگر پێش شەح نەبووە بەڕاست باشە کە نەئاکوژای باشە یاخۆتە من درێژ بن ینی یەکێک لە جوانیەکان و شانازیەکان ئێوە بۆ ئێمەتان بەجێهێشتووە ئەوەیە کە بڵێن ڕەحمەتتان لێبێت کە کوردستانێکی ئازاد و با بڵێن تەبابوونێکی بەو شێوەیەتان بۆ ئێمە جێ کردە و پێگەدارتان کردی لەوانەیە لێرە و لەوێ ئێمە هەندێجار دەڵێن ناکۆکیمان هەبێت وەکو لایەنە سیاسیەکە بەڵام کوردستان هەموو ناکۆکیانەکانمان ڕادەماڵێت و کوردستان لە هەمووی گەورەترە باشە ڕادیۆیەکی تایبەتە هەبوو لەو سەردەمەدا بەردەوام پێت بێت و گوێ لە ئێزگەکان بگریت سۆنیم پێ بوو سۆنیەکە قیسار و پێنەوە بەهێنی پێوە بڕین زۆر جارێەوە قیسارەکان هەبوو بە حکمێ بچوو بوو جێ بوویەوەی مەخزنێک بوو باش سۆنیەکانیش بچوو بەردەوام پێت خۆیەوە دووربین رادیۆ تفەنگ ئەمە زەرورەت بوون مەتارێ زاریوا بوو لە شوێنەکە لێ دەخەمان نێزانی ئەو کاتە ڕادیۆ FM نەبوو AM بوو وانە FM نەبوو ئێوانە ئەی چ باسی محەممەد ماملێت کرد کە پەیوەندی لەگەڵ یا هەبوو ئەوش دەهاتە سلێمانی نەمبیستەوە نەدەهات ئێوە دەخۆشن بۆ ڕۆژەڵات بۆ خەڵات زێ ئێمە دوای ڕوخانی شا لەوێ بینیمان لە مەهاباد ساڵانی هەفتا هەر ئەو سەردەمەش مامۆستا محەممەد ماملێ جلی کوردی لەبەرەکرد زیاتر جلی کوردی بوو بەس مامۆستا کاکشێخ تایبەتمەندیەکی هەبوو مامۆستا محەممەد ماملێ بە بەستنی جامانەوانەوە نیە وینە ئێرانەکەی بەس وانە سەرسەفەکە بڵوڵاوێکە باشە لەو کاتەدا کە بەرکەوتنت هەبوو کەسێکت ناسی لە ڕێی مامۆستا محەممەد ماملێەوە بە ئێستا شەو پەیوەندیت هەبێ لەگەڵیا جارێکیان لێ عەزیز شاروخیم بینی مامۆستا عەزیز شاروخیم نەرمەند بوو پێم وایە بەجارش کە قالەمەڕێی لێ بوو وەی شارژنەکە بەڵێ کە خۆ زۆرم خۆشەویست سەنجارێک هاتووەتە ئێرە بەڵێ ئەوە تا ساتا کۆچی دوایشی کرار پەیوەندی و ئیمان هەبوو لەگەڵی و شمشاڵ لێدانێکی لەسەری دابان سەر شار شمشاڵێکی لێرە خۆش بوو ینی شمشاژەنێکی بەناوبانجی ڕۆژهەڵات بوو بەڵێ ئێستش گوێ لە بەرهەمەکانیان دەگریتەوە بە یادکی جاران هەر زۆر مامۆستا قالەمەڕە مامۆستایەکی ماندوو بوو زۆر هەرچەندە لە شوانیەوە فێری شمشاڵی بوو وانە
باشە باسی گەنجێتی خۆتم بۆ بکە وەکوچی مەسەر وەکو شێخ جەماڵ جارێکی پێیاوە نازانم پێڵێم یان بەس وەکو گوتم ئەمە شتێکە لە بوونی مرۆڤەکاندایە ئێمە بۆ نەتوانین توخمیکەین بینەروی سەر تێ ناگات شتێکەکەی بەڕاستی و سەرلەمانەیە ئێمە کە گەنج بووین ئەم پەیوەندیانێکی ئێستا هەیە نەبوو شێوەیە نەبووە لە دوورەوە گەر سەیریش کردیان دەستش بۆ بەرز کرد بێتیان دەستی ئاوای بۆ سەری برەوە کە سەرم دایان بووە کەس نزانێت کە تۆ سەلامی بۆ ئاوایشی کردی هەرەوەندە بووێنی لە حیچکەتان نەبوو کە نەبوو دوایش پێشمەرگایەتی بۆی من لە پێشمەرگایەتی بەڕاستی حرام بووە سەیری کسوش ڕێگەن ئەدرا زۆرش حرام بوو ینی پێ دوا بوو کات شوێ ماڵێ خواردنیەدایە خزمەتێ کردی پێ زۆر بێویژدانی بوو کە تۆ هیچ جوڵەیەکشی خراپ لەگەڵ لەو ماڵەیە بکەی لەبەرەوە قەشتیوانە بوو جا من سیفاتێکی جوانم بینی لە ڕابردوودا کە بۆیان باس کردبم دەڵێن پێشمەرگەیەک تەنها بە چاوبەرزکردنەوەیەک لە ئافرەتێک نانی ئەو ماڵی نەخوارد وای ڕاست باشە وتی لەبەرەوەم چاوم لەو ئافرەتە کرد وای وانە پێشمەرگەکانی ئەوسا بەو پاکیەوە ڕەفتاریان دەکرد زۆر کە ئەچوونە ماڵەوە نمەک حرامی ماڵەکە نەبوون کە بە نەسق کوردەوارێکی خۆمان دەیڵێن وانە ئەم پاکیانە بوو کە دەرفەتی نەیە کە هەندێک بەرکەوتنتان هەبێت لەوانە هەمووی نەکەین بە خدیزینە و مەلایکەت پاکمان تێ وەڵام کەم بوون ئەمەشی کە بەرڵایە یا شتێک کرد کە پێ بزانرای لەوێ نەخڵێکرا خۆی حزبایەتی یا پێشمەرگایەتی ئەوسا یاسا و ڕێسایەکی تایبەتی خۆی دەبوو کەسێکی پاک بووتە وانە بەو شێوەیە جێگۆ پێگەدەبوویەوە هاوسەرگیری چۆن کرد هاوسەرگیری وەڵام من لە یاخسەمر لەوێ مامۆستای شۆڕش بووم ساڵی 1970 لەوێ لەگەڵ ماڵێک تێکەڵ بووم ئێستا خێزانە حەو مناڵم لێ هەیە یاخواتە من درێژ عیلاقات و دڵداریش نەبوو دڵداری نەبوو بینی ئەم بینی دیکۆری چۆنە قسەکردنا ئەدەبی چۆنە شتی چۆنە ئەویش مناڵ بوو بەڕاستیش ئەمری 16 ساڵ و شتیوا بوو خۆت چەند ساڵ بوویت من 20 ساڵ وانە بووم 21 ساڵ ئێرە ساڵش گواستمەوە و لێرە سەردەمی فاخری حەمەداغای مێرگە سووری بوو خۆری خۆش بێ شایشی گەورەیان بۆ کرد بڕسەری دابان دۆشکەی چاندانەوە بە دۆشکە تەقیانە باشە خوا باسی ئەوم بۆ بکە وەڵامە بەستمە ئەوەی کە چۆن ئاهەنگتان کرد و چۆن چووتە داوای و تا کۆتاییەکە زۆر ئاهەنگیتیانە بووی ڕاستی ئاهەنگیتیانە پێشمەرگایەتی بوو ئێمەش لەلا دێژێنەوە سەردەمار شایش یادیادی کرا ڕەشبەڵێکی لێرە نەبوو ڕەشبەڵک نەبوو نانە هەر ئافرەت بەجیا و پیا بەجیارە پەڕی ڕەشبەڵک زیاتر لە منتقەی بیدیۆن و پشدەر و ئەمانە هەبوو لێرە بەڕاستی ڕەشبەڵەکە و سەردەمە نەبوو ینی کاک شێخ بە سەدفە ژنێ نەیەنا باوکە بڵێ کوڕەکەم کچێکم بۆ کچەکەی مام عەلیم بۆ دۆزیتەوە ئەبێ کچەکەی مام عەلی بێنیت ئەوە نەبوو مناڵیشیان لێمارە کردبوو بەڵێ زۆر مناڵ بووم ئیتر کە چەند ئەوان دەرەکەوتن ماڵی کاکە زەوات ئەمەیان ناسێت ماڵی شێخ زەوات سوعاتی کسی ئێستا لە کنەدایە پێم وابێ ئەویان لێمارە کرد بووم لەسەر بێشکە بۆ زیاتر تۆزە گەورەتر لە بێشکەمەش 7 ساڵ و شتیوا بووم کاک زەوات هاتی وڵا ئەم پڕی تۆ کاکە مامۆ زۆر بێدەم و ئاقڵە باکسەکە خۆمی لێمارەکەم لێمارە کردم مەلایان با کرد و هەر بەم ناڵی ئیتر کە گەورەم هەوو منەویستێک هەمون نامێ هەر ڕۆژکە گەورە بوو خەزوم قسەم لەگەڵ کرد لەو دۆڕای پیاسەیەکمان کردم کاک زەواتی بەڵێ وتم من زۆر مەمنونتم زۆر سپاس دەکەم و شانازیش بە خزمایەتەوەکەم بەڵام ناتوانم ئەو بینە بێنم ئەویژوتی ئەگەر پێویستە وسا ژن بە پارە هات وتی ئەگەر پێویستە تالوقی کە تالوق ینی بە پارە تەلاقی دەی چێک پارە داتی و تۆش بۆی تەلاقە دەی یان بیدە بە ژن یان تەسلیمی خۆمی کۆ کامیان پێ خۆشەوە بکە دەستمی خۆتیەکەمەوە بۆ تەلاقدایەوە داوە خۆی ئەوە ئێستا لە ئێستامان تێکسێ بەبێ هیچ بێ وەڵا ماڵی جەنابە ئەوە بێ مەبەستم ماڵی جەنابە ئەوە بێ کە بەو ئوسوڵ و بەو شێوە تێگەشت و سەقافیە توانی وتانە قسەی لەگەڵاکەن وانە باسی ئێستا حەفلە شتی گەورەتان نەکرد شایی کرا تاق و تۆق دەستی پێکرد لە سەربانەکانەوە
جا من لە بەرنامەیەکە باسی ئەوەم کرد کچەکانی ئێستا بیانویان زۆرە بۆ زەواج وڵا بێ کوڕێک بێنم سیارە هەبێ خانووی هەبێ ئیشی هەبێ ئەوەی هەبێ ئەوە هەبێ لە سەردەمی ئێوەدا ئەوە نەبوو کەمژێنەکە سیاری نەبوو ئەو بەس پیاوێکی پیاوانم زۆر دەوڵەمە دەگەر وای پیکابێژی وای وڵا حرمەتەن ئەگەر گوێ درێژێک بوو ئەسبێکی هەوە ئێستری هەبووە زۆر وانە ئێستا وەکو سیاری ئێستا بەتە ئەکید خەڵکی پێبر بۆ شەدەرەوە پێێنە ئەم دی بۆ بۆ نزیک بۆ گەرازی سیارەکان شەدەرە بوون ئەم ڕۆژە باریە بوو بۆ شەدەرەوە لە شەدەرەوە بۆ ئێرە ئەوەی ئەم سەر و سەر باریە بۆ بۆ ئێسترەکەیەوە دەوڵەمەند بوو باشە کاکشەق چه ئیشێک لە ژیان تا هیلاکی کردیت توت ناودان باشە ناخۆش بوو زۆر ناخۆش گەرمیش بوو توتن بە گەرما وانە بەڵێ مختانێ کەی چەند ساڵیان توتن ئاودانێ کرد ڕەنگە 14 ساڵی ئەوانە گەرمەی گەنجەتی کە تەحملی گەرماکەت ناکرد و لێیای وانە لوتمانە تاوەی برد باشە لوت و دەم و چاو هەر هەمووی ئەسووتا سوورسورە بوویتەوە لە بەرەو خۆڕیاوانە ئەی بە چ شتێک زۆر زۆر دڵخۆش بوویت وڵا بڵێم چی بە سواری کەرە ئەو کاتە نەبوو هیچ نەبوو ڕاستە بە هەورازێک سەرە کرد ئەگەر گوێ درێژەکە دەست کردا سواری بیا زۆر مهم باشە خۆمە زۆر جارەوە کەوتویت لە کاتی سەرکەوتنی گوێ درێژ و کرد گازی لێگرتوم گازەکەی جوانەکەشە شمان هەبوو کە ڕۆژ بەرە و کانیواکەی خۆمانێستا و خانوشتم لێ کرد لەوێت بەڵێ زۆر هەوراز بوو ئەیزانی کە تێمان ڕۆژەم بەرەو ئەوێ بڕوە ناڕۆژ سەری بادا و هینێکرد ناڕۆژ ئاخی وڵا من نەقیزە لەم پشتی پێم گازشی کرد ئێستا شوێنەکەی دیارە ئێستاش دیارە باشە دووشتی هەبوو لە حرمەتەن لە گوێ درێژدا یەک لە قوەشاندن دوو گازگرتن وانە هەرگیز هەوڵە یاوە سەرکەویت و لەق بۆشێنێت و نەیەڵێت سەرکەوی نەبووە وانە بەڵام لەم سارداومانێ لە خوار ئێرە سنە خوارەوەی بینن کونەکە دایم ئاوی ساردی پێاتە خوارەوە درۆپ شێخ جەمالە بێ بمبیت کرد لەوێەوە بە ئەو سەردەمە ڕێگاکە ئەو زیادەیە نەبوو من بە سواری ئێسترێکە چوومە خوارەوە ئێستری مامە بوو کابرای شەرمانە بۆ حەمەد زوزیان پێ بوو شێت بوو تەرکی دنیای کرد بوو لە پڕ لە کوونەکارە دەرەوە ئێستەکە هەر سەمیە فڕیدا بەسەر دارکای بڕی چنار تەوراس چیژە بێ بەڵێ چوو بە ئێرەمە کەکەوت ئالێ لە بنی زمانەوە نووشێنا بۆ دەردارەکە ئەو کاتە ئیتر وای لێکردم هەرخۆ بێهۆش بوو بەردیانم بۆ خەسخان و لێ عیلاجمە ساڵەمانە شوێنەکانی ڕاستە بەس ئەمانە ڕاستە شتێک بوو ناخۆش بوون بەسەر تا هات بەس وەکو یادگەکە دەمێنێتماوە وانیم چی کرد بەسەرا هات وەکوچی مەسەر وەکو ئەو بەسەر هاتانەی کە سەراتوە لە پێشمەگاتی بە شیمیایی بریندار بوو بەڵێ برینداریشی زۆر خست بریندار بوو ئەو کاتە یعنی دەکرێت بڵین ئەوانەی کە لە ڕابردوودا هەبوون چەندین بەرزی و نزمی و ناخۆشیان بخۆیانەوە بینی جاگەشتە ئەماستە ڕاست وانە خۆی بەڕێی من ئینسان تا زیاتر ناخۆشی بینێ بە گەنجێتی ئەبێت ئازمونێک لەم ئاینەی سوودی لێوەرەگرێت من بە کۆمەڵێک شت بڕین سزنی حکوومەتی عێراق لە تەلەبایەتیم کە ژیرام لە سێم تەوەستا زۆریش عەزیەت درام زوندێک کوژرا و ئیستیخبارات بوو لە سلێمانی ئەو ئیحساسی کە یا ئەو هەستم پێ بڵێ کە دەگیرێیت بڕیاری گیرانت دەدەیت وڵای تر خۆ سەردەمە کاژدێبێتەوە خۆ نەبووی دەمە کە بردیانین دوو کەس سێ کەس بووین لە قەیسەری نەقیب جیرای لەوێ کە کابرای زابری سخوارە زوندی عەری سخوارە کوژرا من دوور نەبوو لێ بەڵام من نەبووم هیچ تەقەی لێ کرد هیچ دەمان چەند پێ بوو سوپایتر فڕێم لە دوکانی خزمێکمانەوە زەمانەیە فرۆشت بە خزی چوە ناو ژێر زامانەکانەوە دوای ئەوە ژیرە بە دەمانچەکە بژێمە ئادامێنەکردم دواتر بەڵێ دواتر چی ڕوویا ئیتر بردیانم بۆ سزنە و شوێنی ئینزیباتخانی سلێمانی کە ئێستا بکراوە بە وتێگە ڕەمادە حاڵی سزنت چۆن بوو زۆر خراپ بوو لە شوێنێک ئەو سەردەمە لە شوێنێکدا ناین بڕین هەموو ئەم لاولایان گرتمووی سەر لێدا نەوەست ئەم لەولایان گرت و سەریان تاشیم ناوەڕاست لە سەری شۆ چوار پێنج مەتر درۆپاوێک جارجار لێرێدا وای لێ هادە و درۆپاوە گوت تۆ بە تەقێدا لە مێشکدا نەرمی دڵۆپە ئاوەکە بوو بۆ بەڕەقیەک لەسەرتا بەڵێ هەروای لێ هاتووە تۆ بتەکە
یعنی ئەوان ئیشیان لەسەر ئاڵۆزی دەروونەتە کرد بەڵێ بۆی اعتراف کرد ئیتر دوای خزمێکوانە بوو کاک زەمیلی نابوو دیار بوو دە 15 ڕۆژێک مامەوە کە بەر بوو تحای بەکەلوشتەوە بوو کاک زەمیلی تر بە ئامر هینەکەی حامێ ئینزیباتخانە بووچی بوو داوەتی کرد بوو پێوت بووەوە خزمی منە و فەقیر و شتانە باوکو دایکت ئاگایان لەوە بوو بەڵێ کە گیراوی کەسنیانە بینیم کەس نەیبینیم ئیتر دوای بەرەدا بووم لەوێ بەر بووم لە ساڵی 68 لە بەکرەجۆ حەفز بووم ساڵێک لە بەکرەجۆ بەڵێ چەند جار گیرایت من ئەرە دوو جارە سێ جار جارێک لێرە لە هێز ڕزگاری دو سێ جار لێرە هەر حزری مزگەوتەکە هین بوو حەبسخانە بوو ڕەنگە 10 جار چوم گیرام لەوێ هەروایانە کرد دوو پێشمەگات و هەرکە بێ تااقەتە بنەهات کاژێم حەمەیانە دووسێ کەس بووینیزی لەوە یاگو جەلاری بابە جەلاری بیر شارمانە کرد تۆزێ بڵی زیاتیش کراوەتر بووی لەگەڵ خەڵک بەڵێ ئیتر کاک عەبدوڕەحمان قازی خوارێ خۆشبەویش گومانی چوو بۆ سەر کێمە هێنین با مۆزوع ئەوە نەبوو مۆزوع شتێکی تر بوو بیانی پێ باشە هەرگیز بێتاقەت بووی لەوەی بڵێ منەتر بەسە بە پێشمەرگایەتی نەکەم با واز بێنم خۆم لەم گرتن و ئازاردان و عەزیەتدانە دەرباسکەم ئەزانی چۆنە کاکە ئەو سەردەم بێزار نابووی چونکە داژی کرد زۆر خراپ بوو یعنی تەواوی کوردستان داژی کرابوو لەبەرەوە هەر شتێک بەسەر باتە نابووی بەس زۆر جار ئاواتمان خواستەوە پێشمەرگەیەک شەید بووە تومانە خۆزگە ئێمە بووینایە خۆزگە من بوومایە لە باتی یعنی کەواتە شەهید بوون دەستکەوتێک و سەرکەوتنێک و شانازیەکی پێشمەرگەکانی ئەوسا شتێک نەبوو ترس و ڕۆحی خۆمان خۆش بوێ شێوەی پێڕا شەید بێت بەڕاستی شتێک و جێ شانازی بوو چکە ئەوەندە خەباتەکە خورز بوو ئەوەندە ڕۆژەکان ڕەش بوون کە تۆ لە ژیانی خۆدێنی جاریوە هەردووژی فارمان پڕەکە لە نانەوەردەیت و لە لەشکەوتێک ئاویشتەوە بوو نانەوردە بەڵێ ژیانێکی قورس بوو یعنی ئەو ژیانە وا بە ئاسانی وەسم ناکرێتەوە بێ بە چەند لاپەڕێژی کتێبیا لە مقابلێکیەوە باسی بکەین سەدان و هەزاران یادگاری ناخۆش و ڕوو لە مردن و ئەو شتانە ڕووی تێکردی خۆشترین نان خواردن لە شاخدا خوارد بێتت چی بوو؟ ڕۆژێک لەو سەرینی هەرزنێ لەو منتخەیە بوو بیر و نەماوە بەس دی بەری ئێران بوو بەڵێ چوین دەوری سی پێشمەرگەیەک بووین ماسی بچووکمانە کوش بەقەی پەنجەیەک لە ناو کانیاوەکانە ئینەکانیەکە دەمێک بوو بۆشمان نەخوار بوو کابراایکی اختیار لەوێ بووی تر داش من کەوت مەقسە لەگەڵی هەواڵی ئەم سێکانیانی لێپرسیم دێ سێکانیان وتم بۆ تۆ چی وتیڵا من خەڵکی سێکانیان باسە ببا و باپیرەوە لێما قەوماوە لەسەر دشمناتی وەچی وەساتوین وێرە وتی ئەمەرخان ماوە وتمەوە نەنچی منە کەوان وتی کوری شێ مەحموودی وتم بەڵێ ئیترە ساگریا و نەولای ماسکردم و وتی ئێوارە میوانی منن وڵا بۆ ئێوارە چوین دوو حیوانی سەر بڕی بوو تێر بەو خوای وابزانم پێشمەگەی لێشی ڕەنگە خوارد ئەوە خۆشی خواردن بوونجا کاتێک دوای ئێمە تۆزێ وەزمان باش بوو مەقەڕاتمان هەبوو لە شوێنێ بووین هات بۆ سەردان وەڵامی لێ کڕاشکۆبێکی مزەلی زۆر تازەم لایە ماچی بۆ بکەم خەرەبوویەوە ئەڵڵا لەوەفای ئێوە بە وەفان ئێوە وانن بوو ئێمە بە تایبەتی بۆ ئەم جیلانەی کە بیای من دەکرێت بڵێم ئێوە کە داینەمۆی شۆڕش و هەوڵدان و قوربانی بوون ئێمە دەتوانین لە ئێستادا بۆ هەوڵدان و قوربانی و ڕەنجەی کە یاتان سەیریکە خۆشترین نان و نان خواردن ئەوە بووە کە تۆ داوەتیەکە وەکو جەنابتان دەڵێن نانەڕەقەکەتان دەکردە گیرفانتان ئەم نانە خراپ دەبوو چاک دەبوو ئێوە دەتان خوارد گرنگەوە سکەکەتان تێر بێت وانە بە ئێستاشەوە ئەو ناز و نیعمەتەی کە هەیە لە سایی سەری ئێوەی پێشمەرگە و شەهیدەکانی ڕێگە ڕزگاری کوردستانەوە ئێمە گەشتینە ئەم ڕێگە ڕاستە و ڕێگە سەرکەوتنەی کە هەمانە ئێمە ڕێگەیەکی زۆر باشمان هەڵبژاردووە ینی دەکرێت کاکشێخ بڵێن ناشکوری نەکەین بەو سەرکەوتانەی کە هەمانەوە بە کەمیشی نەزانین لەوانەیە لێرە و لەوێ تێبینیمان لەسەر هەندێک لە بەرکەوتنەکان هەبێت بەڵام لەگەڵ هەموو تێبینی و سەرنجەکاندا سەرکەوتنێکی باشمان زۆر فەرقی هەیە کوردستانی 2000ەکانیش لەگەڵ ئێستادا زۆر بەڵام تمۆحمان زیاترە وانە چیتر کاکشەخ هیچ نەمایەوە لەسەر نان خواردنەکە باشە
ئێزنمە دەیت لە بەرنمەیەکی دیکەدا درێژە بە بەرنمەکە بدەم بۆ ئەوی وێزگەکانی تەمەن و بەسەرکردنەوەکان و نۆستالۆژیەکانی جەنابتان زیاتر ئەڵێنەوە چاوت گەشت بێ سپاسی جەنابتانەکەم کە لەم بەرنامەدا من پرسیارگەلێکم ماوە لە بەشی دووەمدا باس لە هەڵکەوتنی ئەم شوێنە و خزمەتکردنی ئەم شوێنە دەکەم لەگەڵ بەڕێستان خزمەت لە ئێمەوە زۆر سپاس بۆ خانەدانیت بیسەر و بینەر سپاس بۆ ئێوە کە تاو کات لەگەڵمانمانەوە لە بەشی دووەمدا لەگەڵ بەڕێز شێخ محەممەد سەرگەڵۆیی بەرنمەی دووەمی ئستاتیکا درێژە پێدەدەم سپاسی بە ڕێزیان دەکەم کە دەرفەتمان پێدەدات بتوانین بچینە نێو وێزگەکانی تەمەنی بەڕێزیانەوە و ئەوەی باسمان نەکردووە لە بەشی دووەمدا باسیکەین کاتێکی خۆشتان بۆ دەخوازم و خواتان لەگەڵ بێت چه خدا بردارە ناز دەرغەرکەم کەیلاغم چه خدا بردارە جوانێ غەرکەم کەیلاغم مەیلم بدە یاودادە یان زۆر و یان کەم ببرم یان زۆر و یان کەم ئەمان یان زۆر و یان کەم ئەیوای سەرتای بە پای زێڕ بێ پڕداشتی بەزێڕ بێ هەمووی چاو بجێڕ بێ هەر تۆم دەوێت و ئەیوای سەرتای بە پای زێو بێ پڕداشت و پڕچێ و بێ هەمووی زەردە لێ و بێ من هەر تۆم دەوێت و